بەڕێز دارا سێکانیانی ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق گفتوگۆکەم. کاک دارا بەخێر بێنەوە. سوپاس بودجە لە پەرلەمان پەسەند کرا، چ قۆناغێکی ماوەکەی تر بێ بە یاسایەک و حکوومەت دەستکا بەجێکردنی. دیارە دوای خوێندنەوەی سێم و دەنگدان لەسەر پرۆژە یاسای بودجە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق، دواتر پرۆژە یاساکە ڕەوانەی لای سەرۆک کۆمار ئەکرێەوە، سەرۆک کۆمار ڕەزامەندی لەسەر دەرئەبڕێ و دوجار لە ڕۆژنامەی وەقاعی عێراقیا بڵاوە بێتەوە و ئەچێتە بواری جێبەجێکردنەوە. ڕوونتر بڵین تا لە وەقاعی بەڵاو نەکرێتەوە ناتوانین بڵین یاسای بودجە. بەڵێ بالفعل زۆر باش. کاک دارا ژمارەکانی نێو پرۆژە یاسای بودجە عێراق کە لەلایەن ئەنجومەنی نوێنەرانەوە پەسەند کراوە، ژمارەکان گەورن، بە تایبەت خەرجیەکان داهاتەکان کەمتر. هیچ لە بارودۆخی عێراق گۆڕێ ئەم بودجەیە بۆ بە دیاریکراوی هەریج دەبێت لەم ساڵ و ساڵی ئایندا. پێتان وایە قەیرانەکانی عێراق لە هەژاری و بێکاری پڕکاتەوە؟ ئەتوانین بڵین پەسەندکردنی پرۆژە یاسای بودجە بۆ عێراق و عێراقیەکان بۆ هەرێمی کوردستانیش پرۆژەیەکی گرنگە لەبەرەوەی بودجە شادەمارە لە وڵاتە و پەیوەندی ڕاستەوخۆی بە بژێوی ژیانی سەرجەم هاوڵاتیانەوە هەیە. بە دڵنیاییەوە ئەتوانین کاتێک ئەم بودجەیە پەسەند ئەکرێت کۆمەڵێک خاڵی ئیجابی هەیە، لەوانە لای کەمی موچەی فەرمانبەران لە هەرێمی کوردستان و لە عێراق جۆرێک لە زەمانەت و گرنگی بۆ دروستە بێ و هەروەها ئەو پارەیە کە بۆ پەرەپێدانی پارێزگاکان دیاری ئەکرێت جۆرێک لە پرۆژەی نوێ بۆ پارێزگاکان و ئەو پرۆژانش کە تەواو نەبوون دوجار هەر داهاتێک کە دێتە بازارەوە جۆرێک لە هەلی کار و جۆرێک لە جوڵەی بازرگانی دروستەکە کە ئەمە پێمان وایە دوجار بە سوودی عێراقیەکان بەگشتی و هەرێمی کوردستانیش تەواو دەبێت. زۆر باشە. سەبار بە پشتێرێمی کوردستان ڕاستەخۆلەوە دەست پێ بکەم، زۆر ژماراوتری، هەندێک ئەڵێ 24 تریلیۆن سەرەتاوە باسەکرا، دواتر ئەڵێن 19 هەندێک ئەڵێن 16.6. کام لەم ژمارانە واقعیترن سەبار بە پشتێرێمی کوردستان بۆ ساڵێ؟ دیارە ئەو ژمارانەی هەرێم ئەو لە سا 12.6 قسە لەسەر 16 و شتێک ئەکرێ، بەڵام هەر بریتی نییە لەم 16 چونکە هەمومان ئەزانین داهاتی خاڵە گومرجیەکان و سنووریەکان کە ئەوەش بە ڕێکەوتنێک لەگەڵ حکوومەتی عێراقیە کە نسبەیەکی دیاریکراوە بۆ هەرێم و نسبەیەکی دیاریکراوە بۆ حکوومەتی ناوان و هەروەها داهاتی ناوخۆیی هەرێمی کوردستان و هەروەها بە دڵنیاییەوە من پێم وایە داهاتی هەرێمی کوردستان داهاتی کەم نییە، چونکە هەمومان ئەزانین ڕاستە لە ڕێگای نەوتەوە هەرێمی کوردستان ئەبێ مانگانە 400,000 بەرمیل نەوت ڕەوانە بکاوە، ئەگەر ئەمە لە ڕێگای بازاڕەکانی جیهان و سۆمەوە نەبوو دوجار بێتە ناو بەکار بێ بۆ ناوخۆی عێراق. بەڵام هەمومان ئەزانین لە هەرێمی کوردستان جۆرێک لە جۆرەکان بە تەنکەریش نەوتێکی زۆر ڕۆژانە بەڕاستی ئەفرۆشرێ و لە هەرێمی کوردستان ئێستا ئەتوانین بڵین باجۆ ڕسومات و هەروەها داهاتی خاڵە سنووریەکان و داهاتی ناوخۆ هەڵکشانێکی ئاشکرای پێوە دیارە، بە تایبەتی دوای ئەوەی کە هەمومان ئەزانین بۆ نمونە بە تایبەتی لەم ڕۆژانەی ڕابردوودا کە حکوومەتی هەرێمی کوردستان سیستەمی کامێرای پۆینت و پۆینتی خستۆتەکە لە و هەروەها بەرزکردنەوەی نرخی کارەبا و هەروەها بەرزکردنەوەی بەرهەمە نەوتیەکان لە هەرێمی کوردستان کە ئەمانە زۆر داهاتن بۆ هەرێمی زۆر باش. کاک دارا سەبارەت بە پشتگیری کوردستان هەروە ئەو چەند مادەی کە پەیوەندی بە هەرێمی کوردستان و مادەی 12 و 13 و 14 بە دوو شێواز ئێمە گوێمان لە شیکاری هەبوو بۆی وەکو ئەندامێکی ئەنجومەنی نوێنەران کە چەند ڕۆژەش لێ بوون. ئایا بڕگەی تایە کە ڕەشبین بین ئەگەری هەبێ جێبەجێ نەکرێت؟ ئێمە ڕاستیەکەیە کەسمان ناتوانین نوکۆڵی لێ بکەین کە ئەمە عێراقە و هەموو ئەگەرێک چاوەڕوانی ئەکا. لە ساڵانی ڕابردووە بودجەش دەنگی لەسەردرا و ڕێکەوتنی شەبوو لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەندیە، بەڵام دوجار بەوەی پابند نەبوونی لایەگە هەردووکیان گرفت بۆ ڕێکەوتنەکان دروست دەبوو و ئەوە بوو شایستە داراییەکانی هەرێم نەئەنێرا و هەرێمیش پابند نابوو بەوەی کە داهاتەکانی خۆی ڕادستی حکوومەتی عێراقی بکە. ئەگەر چی ئێستا جۆرێک بارودۆخەکە گۆڕاوە و ڕێکەوتن ئێستا وتێ ڕێکەوتن هەیە، بەڵام لە نێو مادەکانە بەرگە هەیە کە ئەگەری هەیە هەندێکی لە ڕووی تەکنیکیەوە جێبەجێ نەکرێت، هەندێکی دوایی خوێندنەوەی جیاوازتری بۆ بکرێت. بە دڵنیاییەوە من حەزەکەم ئەوە بڵێم، یعنی ئەوەی کە ئێمە بینیمان لە پەرلەمانی عێراق لە ئەنجومەنی نوێنەران
بە تایبەتی لە دواساتەکانی پەسەندکردنی پرۆژە یاسای بودجە کە ئێمە هەوڵێکی زۆرماندا بە تایبەتی بۆ موچەخۆران و فەرمانبەرانی ناوچە جێناکۆکەکان و شاری کەرکووک و ڕانەوەی مامۆستایان و فەرمانبەران کە ئەمانە هەمومان ئەزانین بەڕاستی ئێستا لە ڕووی کارگێڕی و داراییەوە لەو ناوچانان کە لەژێر دەسەڵاتی حکوومەتی عێراقیە دەوامەکەن و هەروەها ئەمە یەکێکە لە کارنامەکانی بەڕێز سوودانی کە لە ئەنجومەی نوێنەران دەنگی پێدراوە بەڵام ئەوەی تەسەورمان ناکرد هەمویان بە کۆی دەنگ ڕەفزیان کرد تەنانەت نەک هەر ڕەفزیان کرد ئامادە نەبوون بکرێتە دەنگدانەوە یعنی تەسەورەکەی ئەم پەرلەمانتارانە بە پێوە ئەچوونە سەر مێزەکان نانێژ ئەو بڕگەیە تەنانەت هەر بخرێتە دەنگدانەوە یعنی ئەمە پێم وایە زەنگێکی مەترسیدارە بۆ هەرێمی کوردستان و من ئەم پرسیارە بە دەرەجەی یەکەمە بە برادرانی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان کە لێرە دەسەڵاتدارن و لە بەغا لە ناو هاوپەیمانێتیەکان لەگەڵ لایەنە سونی و لایەنە شیعەکان کە ئێمە دەنگمانداوە بە کۆی ئەو خاڵانەی لە بەرژەوەندی پارێزگاکان بوون بۆ ئەوان ئامادە نەبوون دەنگ بدەن بۆ خاڵێکە لە بەرژەوەندی موچەخۆرانی هەرێمی کوردستانە کە ئەمانە داژمەزراون ینی تەنها ڕاژەکانیان نەقلەکرێ وەکوتم لە کارنامەی سوودانیشە هەبووە زۆر باشە کاکدارە بەڵامە بەستمە ئەو کاتەیە دەرفەت ببینین هەندێک پرسیاری گرنگکە سەبار بە بڕگەکانینە و مادەکانی پێوەستبارەمی کوردستان لە بابەتی پاکتەوکردنی حسابەکان لە 2004 تا 2022 پێ دوایمە پرۆسەیەکی ئاسان بێ هەروەها ئەوەی کە هەیە بەشێک لەو بڕگانی کە پەسەند کراوە سەبار پشتگیری کوردستان تەنانەت ئەندامانی فراکسیۆنە کوردستانیەکانیش تەنانەت ئەندامانی لە فراکسیۆنە عەرەبیەکانیش نازانن خوێندنەوەکەی چۆن بووە دەقەکەی چۆن بووە هیچ شتێکی وا هەیە بنەمای هەبێ بۆنە لە بابەتی قەرزی TBI هەروەها لە بابەتی دانانی یاخود پێدانی خەرجیەکانی دەرهێنانینەوە لە هەرێمی کوردستان ئەتوانین بڵێن گرفتەکە لەوەدایە کە پەرلەمانتارانی کورد لە بەغا بە تەنانەت بە پەرلەمانتارانی پارتی و یەکێتیشەوە کە حکوومەتی هەرێمی کوردستان ڕێکەوتنی کردووە لەگەڵ حکوومەتی ناوەندیە پێم وانە زۆر ئاگاداری وردەکاری ڕێکەوتنەکان بن دووەم ئەو خاڵی کە بەڕێست باس کرد پاکتاوی ساڵی 2004 تا 2022 بەڕاستی من پێم وایە ئەمە دوور نییە لە داهاتووە گرفت دروست بکات چونکە ئایا داهاتی هەرێم چۆن بۆ لەو کاتەیە چۆن سەرف کراوە و ئەو شایستەدارایەکانی لە حکوومەتی مەرکەزیەوە چەندن و چەند ئەبێ ئەمانە بەڕاستی بۆیە ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان زۆر بە ژیرانە و زۆر بە وریایەوە مامەڵە لەگەڵ ئەم بەرگانە بکە و خاڵێکی تر من حەزەکەم بۆی کە لێرشەوە بە بینەران و بیسەرانی بەڕێز بڵێن بارودۆخی خوڵقابوو لە نێو ئەنجومەنی نوێنەران ئەتوانم بڵێم 3 نوسخە لە پرۆژە یاسای بودجە حزوری هەبوو نوسخەیەک ئەوە بوو کە لە لای پەرلەمانتارەکان بوو نوسخەیەک ئەوە بوو کە لای لیژنەی دارایی بوو نوسخەیەکی تر ئەوە بوو کە ڕێکەوتنیەکی سیاسی لەسەر کرا بوو کە ئەمە ئەتوانم بڵێم یعنی جۆرێک لە حاڵەتێکی نائاسایی بۆ خوێندنەوەی پرۆژە یاسای لە بودجەی لە ناوهۆڵی پەرلەمانە دروست کرد بوو جا بەس بە لەسەرەوەی TBI پرسیارکەم بەڵێ ئەوەی بەبەستم بوو بۆیە ئەماڵێم بەڕاستی لە زۆر پەرلەمانتار پرسیارێکی گەڵە 5 گەڵە 7 ئایا بەس تەنها خۆشیتی پارەکە بڕەکەی چەنە سوی چۆتە سەر وەڵام بەستمە زانیاری لە بەڕێز وەرگری ئەتوانم بڵێم وەکوتم تەفاسیلی ڕێکەوتنەکە یان چۆنێتی قەرزکردنی پارەکە بڕوان ناکەم غەیری چەند کەسێکی دیاریکرا و ئاگایان لێبێ تەنها ئەوەی ئاگادارین کە مانگانە ئەم بڕا هاتووە بۆ موچەی فەرمانبەران و ناوی بە قەرز لێ هاتووە قەرزەکە ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان پابند بێ لەو ماوایانەی کە بۆی دیاریکراوە بیداتەوانێ بەڵام تەفاسیل و وردەکاریەکانی پێم وانە زۆر کەس ئاگای لێبێ یعنی ڕوون نەبوو 5 ساڵ یا 5 ساڵە ئەوە بەدڵنیاییەوە پێم وایە 5 بێ یا 7 بێ بڕوان ناکەم زۆر گرفتێک دروست بکە لەو بارەوە کە بەڵام گرفت ئەوەیە کە ئەمە گرفت دروست نەکا بۆ شایستە داراییەکانی هەرێم یعنی هەرێمی کوردستان بەستم بوو کاک دارا ڕێگە و پرسیارە بکەم قەرزی TBI لە مانگیەکەوە قەرزی داتە نانەوتیەکانیشمان لەسرە بەڕێوەبەری گومرکی هەرێمەڵێ میزان مراجعمان ناردۆتەوە بۆ بەخاو پێشماوتون چەند بووە هەروەها مانگی 1 و 2 حکومەتێرم خۆی نەوتی فرۆشتووە 4 و 5 هەناردە نەکراوە ئەمانە نابن بە کێشە لەو ژمارەی کە ئێمە دڵماپەی خۆشەوە بەراوردێکین ئەڵێ بەڵێ ئەتوانین موچەی پێبین دوای وا دەرنەچێ بەشێکی ئەبێ بین تەسنیفی خاڵەکان بکەین ئەوەی کە قەرز کراوە ئەوە وازەح و دیارە ئەوەی پاکتاو کراوە کە مانگەکان نردویانە هیوادارین گرفت دروست نەکە ئەوەی کە پەیوەندی بە ئەوەیە نەوتە ناردە نەکراوە
هەمومان ئەزانین ئەمە وەستانی ناردەکردنی نەوتی هەرێم لە کاتێکا دەستی پێکرد کە دادگای ژووری پاریس دادگای تحکیمی نێودەوڵەتی کە بڕیاریدا لە ساڵحی عێراق کێشەکە یەکلاکردەوە کە کاتێک کێشە لە نێوان تورکیا و عێراقدا هەبوو بەڵام لەسەر و هەموو ئەمانەوە بەڕاستی ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان زۆر بە ژیرانەوە مامەڵە بکە لە دروستبوونی بچووکترین گرفتە پێم وایە جارێک تر سەرێشە بۆ شایستەدارایەکانی هەرێم دروست دەبێ و خاڵێکی تریش کە هەرێمی کوردستان ئەبێ پابند بێ بەم ڕێکەوتنەوە هەمومان ئەزانین داهاتی کوردستان و عێراق بەشێکی زۆری لە پژنەوەتیەوە لەسەر فرۆشی نەوتە ئەگەر بێت و لە داهاتووە بۆ بەهای نەوت لە بازاڕەکانی جیهانە دابەزێ عێراق نەختینەیەکی باشی لە دراو هەیە عێراق وڵاتێکی دامپیاندراوە عێراق وڵاتێکە لەگەڵ سندوقی دراوی نێودەوڵەتیان مامەڵاکە ئەبێ بۆیە هەرێمی کوردستان هەرچی کردووە بە پابند بێ بەخاڵ بەخاڵی ڕێکەوتنەکانی ئەگەر هاتو حکوومەتی عێراقی پابند نەبوو ئەو کاتە حکوومەتی هەرێم پەنابەرێ بۆ دادگای فیدراڵی لەوێ مامەڵە بکە نەک ئەمیش ڕەتفعلێک بیگرێ و چۆن لە ڕابردووە پرۆژەی ئابووری سەر بەخۆیان داهێنا لە هەرێم کە هەرێمی کوردستان تاک بە تاکی هاوڵاتیان باجەکەیدا پەنا بۆ شتێکی لەو جۆرە نەبرێتەوانێ ئللا ئەبێ لە ڕێی گفتوگۆ و ڕێکەوتن و پەنا بۆ بنەمای یاسایی و دەستوری ببرێت. زۆر باشە داراستەکانیانی ئەندامی ئەنجومەنی نێرانی عێراق سپاس کە میوان مابووی.